خۆمان شیری وشکمان کرد بە جۆرە وشکەکە لە کاتی کردنەوەیان شیری من ڕێژوان دیاریم ماوەی چەند ساڵێکە خوێندنم تەواو کردووە و دانە مەزراوم چەند جارێک بیرمان کردەوە کە کارێک بکەین بیرمان لەوە کردەوە کە کارێک بکەین کە هەم سوود بە خەڵک بگەێنێ و هەم سوود بە وڵاتەکەشمان بگەێنێ بیرمان لەوە کردەوە کە قاوەخانەیەک دروستکەین و قاوەکەش لەسەر شێوازی باکووری کوردستان کە قاوەی قەزوانی کوردی خۆمان دروستەکەین قەزوانەکە قەزوانی کوردیەوەی شاخەکانی کوردستانە و لەسەر شێوازی باکووری کوردستان ئێمە پێمان باش ببینینە باشووری کوردستانە و ماوەی ساڵێکە تقریبەن ئێمە ئەم کارەکەین پێشتر لە ڕێگەی سۆسیال میدیاکانمانەوە کارمانەکە دوای پێمان باش بوو کە قاوەخانەیەک بکەین و شوێنێکمان هەبێت و بەرهەمە خۆماڵەکە ساخکەینەوە بەرهەمی قاوەی قەزوان بەرهەمەیەنین تەنها قاوەی قەزوانی کوردیمان هەیە بەڵام بە دوو جۆر حازرێکین جۆری وشکمان هەیە و جۆری خستیشمان هەیە جۆرە وشکەکەمان ئێمە کاتێکە دروستێکین خۆمان شیری لەگەڵ تێکەڵەکەین بەڵام جۆرە خستەکەمان شیری لەگەڵ نیە تۆ ئەتوانی ئەو کاتێککە گرتەوە لە ماڵی خۆت ئەتوانی لەگەڵ شیری خۆماڵی بگریتەوە لە ئێستاە خەریکە هێواش هینێک ئەەکەین کە قاوەی بەڕوش دروست دەکەین قاوەی بەڕوشمان هەیە بەڵام لە ئێستا زۆر پەرەمان پێ نەیە بێگومان حازرکردنی قاوەی قەزوانی کوردی هەر وەک قاوەکانی تر نە زۆر کوڵانی ئەوێ چکە زۆر زیاد بیکوڵێنیت ئەسووتێ یان هەڵەچێ و شێوازی گرتنەوەکەشی بۆ یەک کوپی ئاوا بەم جۆرە تۆ دوو کەوتێک لە زەڵاتە لە قاوە قەزوانەکە کەیتە ناو ئەو ئەیکوڵێنی بابەتی شەکر ئێمە تەواو سروشتیە ئێمە هیچ جۆرە شەکرێک بەکار نایێنین لەگەڵ توی کوردی و لەگەڵ مێوژی کوردی چکە هیچ جۆرە شەکرێک بەکار نایێنین بەڵام شەکر دانین ئێمە هەر بە ڕێزێک حەزی لێی بوو خۆی ئەتوانێت لەگەڵ شەکر بیخواتەوە یان ئێمە لەگەڵ ئەمەیان پێشکەشێکەکەین لەگەڵ مێوژ بەڵێ ئەمە جۆری وشکەکەمانە بەڵێ جۆری وشکەکەمان شیری تێەکەین جۆری خستەکەمان ئێمە بە هیچ جۆرە شەکری تێناکەین بڵێم ئەفو شیری تێناکەین تۆ لە ماڵەوە ئەتوانی کاتێک گرتەوە وەکوتم شیری خۆماڵی تێ بکەیت و بیگریتەوە زۆر تاڵیش نین ڕاستە لەبەرەوەی قەزوانەکە سروشتی و تەواو سروشتی و هیچ ماوەیەکی تری فەرقەکە لەوەی کە زیاتر بیکوڵێنی زیاتر تاڵ بێت بەدڵی خۆت نە بۆ تامەکەی هیچ فەرقێک ناکە بەڵام بۆ ڕێژەی سووتان و زیاد کوڵان نەکە ئەوە فەرقەکەات دەستان خۆش بێ بەخێرمان سەرچاو ئافرەتتان بێ قاوەی قەزوانی کوردی تاموچێژێکی تەواو سروشتی هەیە و دوور لە ماوەی حافیزەیە کە قەزوانەکە تەنها خۆیەتی لە ڕووی خواستیشەوە لە ئێستا هێواش خەریکە باشە بێت خەڵک وەک خۆمان نەزانین من لە شوێنێکی کەش ئەمە وتووە کوردستان بە تایبەتی باشوور زیاتر حەزمان لە چایە حەزمان لە چای و چا ئەخۆینەوە بەڵام هێواش کە قاوەکە ناتوونەتە کوردستانەوە قاوەی قەزوانی کوردی لەگەڵیا و خەریکا بێتە کللتور و چێتە ناو ماڵەکانەوە بێگومان لە ڕووی تاموچێژیشەوە قاوەی قەزوانی کوردی زۆر با بڵێن تاڵ نییە بۆ لە بەرەوەی ئێمە وتمان تەواو سروشتی و لە قەزوانەکە خۆی دروستەکەین هیچ ماوەدێکی حافیزی تێکەڵ ناکرێت لە سەرەتایە ئێمە پێش ئەوەی معمەلەکەمان دروستکەین ئێمە بەم جۆرە بە شێوازی کوردەواریانە بە ئاوان و دەستکەوان ئەمان هێنا قەزوانەکەمان هێنا ئەمان کردەنا ئاوان و دەستکەوانەوە بەم جۆرە ئەمان کوتا و هەتا قاوەکەی لە دروستە بوو بەڵام دوای پەرەمان کارەکەماننا دەستگامان هێنا و لە ئێستا بە دەستگا دروستێکی